لخارج دێتەوە مشتریمان هەبووە دەرێ لە تیارەیدا بەزیمە دێم لێرە نانەکەی دەخۆم وەکە دەشتیتەوە ئاخر نان بزەوت لێرە دەخواتەوە جا دەستەوە مشتری هەبووە لە بەختای هاتیە دەرێ لە بەسڕای هاتیمە پێش لە خۆشناوەتی بووین مارمان بە سازە هاتینەوە هەولێر تقریباً 5-6 ساڵە کە هاتین وێرە دەستمان بەو ئیشەی کردێ لە سعات 11 ڕاخواردنمان عازرا هەتا 3 شەو هەر ئافرەتێک خاوێنی کردیتەوە ئەزانی لە هەموو شتێکی زەحمەترە لە هەموو خواردنێکی زەحمەترە زۆر زۆریشی دەوێت 3-4 مەرحەلەی دەوێت هەتا خایەنەکەوێتەوە ئەمە بە خۆمان سەر و پێکە دەکڕین چاکرایە و حازرە دێتە ئێرە ئەو دەلێرە ئەمە بەسەر مەجموعەت ئافرەتی داتەوزیع دەکەین ئەوان لە ماری خۆیان لۆمان خایەن دەکەنەوە دووبارە ئەو جەدەی لێرەش دێکی دێ دووبارە خایەنەکەینەوە ئەو چارەمجا دێتە بەردەستین و ئەمیش سەر لە هەموو بەسەردا دەچمەوە خایەنەکەم و حازر دەکەم زۆر زگەندە قاپی بینە ئێرە بینە وەسڵە چیش دەمن وەسڵ هەیە لەوێ بینە ئێرە میوانمان زۆر بوو ئەمە میوانەکانیش کە داتن بزیاتر سەر و پێم لە حازرەکرد زۆریان ڕالێ بوو خاستن ماری خەزوورم ماری بابم ماری بامبرایەکانم زۆر لە دەریان دەخوارد و کە دەشاتن دەیانگۆ بەڕاستی زۆر خۆشەکە مش لەوەیەوە بیرۆکەم لۆ هات مادەمەی با مەتعەمەکی گچکە دانین عایلەی خۆمان ئیژە سەر بکەین ئەوەل جار مەتعەمەکی گچکەمان دانا لە 4-5 مێز دەستمان پێ کرد الحەمدولای ئێستاش ئەوە دەبینی بەرەو پێشچووە و زۆر باشە و نەجاحەتی بینەیە ئێستا سلێمانی جیاوازە هەولێر جیاوازە ئەوانەی مەسەلەنی عارەبەکان جیاوازە هەر کەسەوە بە دەستوری خۆی بەس ئیمە دەستوری خۆشناوەتیە لێرە جیپەمان هەیە جیپەوە سەرەکیە منبارمان هەیە تەڕات هەیە بەس تەڕادەکە کەمە تەڕات دەبی مەسەلەن بەشێک دێتن کەمە ئەوەی بشێوێ شارەزا بۆ دەزانێ حد زەکات و لۆی هەرەگرێت پێچشمان هەیە زمانە مۆخە ئەوەی بابەتی سەر و پێ هەموو شەکی لەگەردایە مەسەر نەگەر پێش ئێستا منجەرێکمان حازر کردی ئێستا دەبی بکەینە 4 منجەر لە جستانان زۆرترین خوازی لەسەرە چکە خواردنەکە بەخۆی وایە خواردنەکی جستانیە بەس سەر و پێیما یعنی ئێستا زۆر مەتعەمەکان هەیە هاوینان قەپاتەکەن زۆر مار هەیە هاوینان هەر لێ نانێ ئیمەوانە ئیمە هاوینانیش مەسەلەن خواردنی کوردەواریشمان هەبوو سەر و پێیەکەمان دووقاتی خواردنە کوردەواریەکان زیاتر ئەڕۆیش یعنی ئەو ئێستا کامێکمان هەیە نیوبەنیوە نیوبەنی و یعنی منبارەکەی نیوەی سۆرکراوە و نیوەی ئاسایی دادەنێ ئەوە ئاساییەکە ئەوەش سماقاوەکەیە سماقاوەکەی زۆر خۆشە سماقی ئاکرەیە بە سووبی پارچەی ئەگرینەوە هەم پێشتر کە ئەخۆی هەیە پێشترە خوا مەعیدەیە کاتەوە هەیە دوای ئەخوا کە خواردنەکەی خوارد هەر زۆر خۆشە هەشە لەگەر یەخواتی حەسەب شەخسەکەیە ئەوەی جیپەیە ئەوە منبارە ئەوەشە جیپەیەوە کەلەیە ئەوە هەمووان لێرە دەکەینە یەک تام دەبیتە یەک تام ئەگەر هەموو پێکەت کرد دەبیتە یەک تام هەیە نیوڕوانەخوا هەیە سبەینانەخوا هەیە ئێوارانەخوا هەر کەسە و بە قانونی ماری خۆی کەی نانی بخواتن ئەو وەختای دێ هەیە سعات 12 شەوێ دێت گەنجانی ئێساش دێن یعنی زۆر شەخۆن خواستی زۆر لەسەرە گەنجش دێ و بە تەمەنیش دێ بەس بگرە گەنج زیاتر دێت بە خۆمان بەخوای حەزمان لێیە زۆریش حەزمان لێ بە تایبەتی کوڕەکەم زۆری حەز لێ مستەفا زۆری حەز لێیە لەگەڵ مام خەسروێت ئەمیش بەخۆم دەخۆم بەس بە حکمی وەی معدل لە ناوم و زۆر حازر دەکەم بەو شێوەی ناخۆم زۆر مشتری هەبووە لە بەختای هاتیە دەرێ لە بەسڕای هاتیمە لە خارج دێتەوە مشتریمان هەبووە دەرێ لە تیارەیدا بەزیمە دێم لێرە نانەکەی دەخۆم وەکە دەشتیتەوە ئاخر نان بزەوت لێرە دەخواتەوە جا دەستەوە لە هەولێر دێ دوهۆک دێ هەموو شارەکان دێت چاو ڕوو بەرخ بەکاردێنین و گەورەشی تێدایە مەسەلەن کەلەکە گۆشتەکە سێنسە ئەو گۆشتە کەلەی گۆلکە لەبەرەوەی بەرخ ئەو هەمووە ئەوەی نییە گۆچی ساوای کوردی بەکاردێنین ئەمە Selam.